ئەم پێشانگایە کە بڕیارە لە هەفتەی 8 بۆ 28 کارەکانی لە سلێمانی دەست پێ بکە لە تاسەلوجە لە هۆڵی گەورەی پێشانگای نێودەوڵەتی. ئەم پێشانگا گەشتیاریە کە بە یەکەمین پێشانگای گەشتیاری نێودەوڵەتی پێناز دەکرێت، گرنگی و ڕۆڵێکی زۆر گەورەی دەبێت بۆ پارێزگای سلێمانی کە ئێمە پێمان وایە هەنگاوێکی زۆر گرنگە ئەم کارە بە تیم و بە هەماهەنگی نێوان کەرتی تایبەت و کەرتی گشتی کە ئێمە وەکولایەنی کەرتی گشتی هەماهەنگ و هاوکارین لە سەرخستن و سەرکەوتنی ئەم پرۆژەیە و لە هەمان کاتە مەبەستمانە دەرئەنجامەکەی پشتیوانی و پشتگیری کاسبکار و خاوەن پرۆژە گەشتیاریەکانی پارێزگای سلێمانی بێت لە هۆتێلەکان، لە مۆتێل، لە پرۆژە گەشتیاریەکان، لە ڕێستۆرانتەکان، لە مۆڵەکان کە بەهێنانی زیاتر لە 150 کۆمپانیای گەشتیاری لە ئاستی پارێزگاکانی عێراق و وڵاتانی دەوروبەر وەک کۆمپانیان بەناوبانگەکانی وڵاتی ئێران و تورکیا بەشدار دەبن. ئەممان پێ دەڵێت کە پارێزگای سلێمانی زەمینە لەبارەیەکی زۆر باشێ بۆ کاری سەرمایە گوزاری و بەرهێنان لە بواری کەرتی گەشت و گوزاردا کە ئێستا پلانێکی زۆر تۆکمە و باش بە ڕێگاوەیە کە لە داهاتوویەکی زۆر نزیکدا کار لەسەر بژانەوەیکی زۆر باشی ئەم سێکتەرە دەکرێت کە پارێزگای سلێمانی مقاومات و هۆکارەکانی گەشتیاری زۆر تێدایە لە ڕووی سروشتیەوە، ئەتوانین بڵین لە ڕووی گەشتیاری تەندروستیەوە کە باشترین نەخۆشخانەکان هەن لەم شارە کە گەشتیاری تەندروستی ڕۆی تێ بکات و هەروە بۆ گەشتیاری ئاینی کە چەندین شوێنی پیرۆز و ئاینیمان هەیە و شوێنی شوێنەواری و شوێنی تەرفیهی و سەرچاوەی ئاو دوو بەنداوی گەورەکە لە ئاستی عێراقا یەکەمینن کە ئەم دوو بەنداوە هەمووی دەکەوێتە سنووری پارێزگای سلێمانیەوە. ئومێدی سەرکەوتنی ئەم پێشانگایە دەخوازین و دیارە ئەم پێشانگایە شەریکەی ئەو شەریکەی کە هەڵدەستێ بەم کارە ئەتڵەسڵ ئەسیلە کە ئێمە هەمانگیەکی تەواو هەیە لەگەڵ کۆمەڵەکان، لەگەڵ لایەنە گەشتیاریەکان. ئومێدمان سەرکەوتنی ئەم پێشانگایە و داوای هاوکاری و هەمانگی و سەرخستنی دەکەین لە هەموو لایەنەکان، چ کەرتی تایبەت چ کەرتی گشتی. زۆر سوپاس.